لە ناوەندی هاوکاریەوە بۆ دووبارە کردبوونی کۆمەڵە. لە کاتێکدا شۆڕشی ژینا بوو بە سەرەتاو زەمینەیەکی لەبار بۆ یەکگرتن و هەماهەنگی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دژی ڕژێمی ئێران، دوای ئەوەی هەلومەرجی شۆڕش و نەتەوەیی پێویستێکی گرنگ و حەتمی بە یەکگرتنەوەی هێزەکان بوو بۆ برەودان بە شۆڕش و بە ئاکامگاندنی خواستە نەتەوەیەکانی کورد. ئالەو کاتەدا هەوڵی جددی هەبوو تا هێزی پێشمەرگەی حیزبەکانی ڕۆژهەڵات لە ژێر سەرکردایەتێکی هەڵبژێردرا و کۆ ببنەوە و خۆیان بۆ گۆڕانکاری ئامادە بکەن. لەم پێناوەدا و لەسەر خواستی ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە، ئەردوو باڵی کۆمەڵەی شۆڕشگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە سکرتێری عەبدوڵڵای موحتەدی و کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان بە سکرتێری عومەر ئیلخانی زادا یەکیان گرتەوە. ئەم یەکگرتنەوەیە دەکرا وەک وەڵام دەرەوەی خواستی بارودۆخە شۆڕشگەڕیەکە بێت لە سەردەمی شۆڕشی ژینادا، بەڵام دووبارە کردبوون و جیابوونەوەم خەبات و قوربانیدانەی خاو کردەوە. لە دوای فراوانبوونی شۆڕشی ژینا و پێکهێنانی گروپی هەشت سەرکردەی ئۆپۆزسیۆنی ئێرانی لە مانگی دووەم ساڵدا لە زانکۆی جۆرجتاونی ئەمریکا بە سەرۆکایەتی ڕەزا پەهلەوی، موحتەدی بەوە تۆمەتبار کرا خیانەتی کردو و یەکڕێزی کوردی شێواندووە، چونکە ئەو کات سەرنج و خواستەکان لەسەر یەکڕێزی ناوخۆیی بوون و لایەنەکان پێیان وابوو هاوکاریکردنی کوڕەکەی شا هیچ دەرەنجامێکی نییە و نەک دوای شۆڕش. بگرێ ئێستاش هیچدان بە مافەکانی کوردان نانێت. لەبەر ئەوە بڵاوکراوەکەی کوڕیشە و لایەنگرانی بێژگە لە ساختکردنەوە و درێژکردنەوەی تەمەنی دەوڵەت نەتەوەی فارس بۆ پاراستنی جوگرافیای ئێران هەڵگری هیچ پەیامێکی تازە نەبوو. شۆڕشی ژن ژیان ئازادی کە لە کوردستان سەر هەڵدات و هەموو ئەم جوگرافیا ساختەیە دەگرێتەوە، شۆڕشێکی شوناسخواسانە و دیموکراتیکە لە دژی سیاسەتی 100 ساڵەی داگیرکاری ئێران. ئەو کات موحتەدی بۆ تۆمەتبار کرا کە بەشدار بووە لە بڵاوکراوەیەک بە بەراورد لەگەڵ دەستوری بناڕەتی ڕژێمی کۆماری ئیسلامی هیچ جیاوازیەکی نییە. بەڵام بۆ بەلاڕێدابردنی ڕایگشتی چەند دەستەواژەی سواوی وەک سێکۆلاریزم و دیموکراسی پێوە زیاد کراوە، واتە دەستا و دەستکردنی دەسەڵات لە شێخەوە بۆشا. دوای هەموو ئەمانە شەوەی ڕابردوو شێوێکی سەخت و گران بوو بۆ زرگوێزی ناوەندی بارەگاکانی کۆمەڵە، شەوێک کە نزیک بوو ئەندامانی کۆمەڵە پێکدابدەن و خوێن بکەوێتە نێوانیان، تا دواتر و لەسەر داوای چەند کەساتی و سیاسێکی نزیک لە پارتەکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە کۆتایی بە مەترسی کردەی چەکداری و پێکدادان هێنرا. ئەوەی لە کۆتایی شەوەکەدا گوترا ئەم ڕستەیە بوو: تۆ لە ماڵی خۆت، من لە ماڵی خۆم، وەک ئاماژەیەک بۆ دووبارە جیابوونەوەی هەردوو کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران. ماوەی 3 مانگ و دەڕۆژ بوو هەردوو باڵەکەی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ناوبەدڵ و بە خواستی تەنهای سکرتێر و جێگرەکەی بێئاگای ئەندامان و کادیران و خۆیان گوتنی بە ناچاری یەکیان گرت بوو. یەکگرتنەوەکە هێندە ناچاری و بەپەلە بوو، تاوی شەوی ڕابردوو لە ژێر گوشاری چەکدا هەڵوەشایە و کۆتایی بۆ ڕێکەوتنە تایبەتە هێنرا کە ناوی لێنرابوو ڕێکەوتنی عومەر و عەبدوڵڵایی. بە پێی زانیاریەکانی تیوار کە لە چەند بەرپرسێکی نێو کۆمەڵی زەحمەتکێشانەوە دەستی کەوتون، کۆمەڵەکەی عومەر ئیلخانی زادا نیگەران بوون لە باڵەکەی عەبدوڵڵا و پێشتر و لەو ماوەی 100 ڕۆژەدا چەند جارێک هۆشداریان داوە کە دەفتەری سیاسی و باڵا بێپرس و خۆ بەسەر دانیشتن و ڕێکەوتن لەگەڵ هێندێک هێز و لایەن دەکەن کە دڵخوازی ئەوان نین. سەرچاوەکە گوتیشی: ئێمە هەر لە سەرەتاوە ڕازی نەبووین بەو یەکگرتنەوەیە، ئەو میکانیزمانی دانرابوون پێمان وابوو پەلەپەلی بە مەبەستی تێدا دەکرێت و دواتریش دروست وا دەرچوو. بە پێی زانیاریەکان کادران و ئەندامانی باڵای سیاسی هەردوو پارتەکە داوایان کردبوو میکانیزمی یەکگرتنەوەی هەردوو باڵەکەی کۆمەڵە ورد و بە ئامانجتر بێت، بەڵام وەک خۆیان دەڵێن دوو سکرتێر بە مەبەست یەکگرتنەوەکەیان خێرا کرد تاوەی شەوی ڕابردووی لێکەوتەوە. بە پێی زانیاریەکانی تیوار باڵەکەی پێشتری موحتەدی دووجار لەگەڵ فارسەکان دانیشتنی تایبەتیان ئەنجام داوە، بێگەڕانەوە بۆ ئەندامانی دەفتەری سیاسی و ڕایجێگری سکرتێر کە عومەر ئیلخانی زادەیە. هەر بۆیە ئەو کارەوە کۆبوونەوانە نیگەرانی توندی ئەندامان و لایەنگرانی باڵی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی لێکەوتەوە. دوای بەیانجامی کۆبوونەوەکەی سێشەممەی ڕابردوو شەوی ڕابردوو گرژیەکان گەیشتنە گەمارۆدانی ماڵی عومەر ئیلخانی زادە و داوای چۆڵکردنی بارەگا و ماڵەکەی لە بانە گەورە لێکرا. لە ئێستادا هەردوو باڵەکە وەک پێشتر و بەجودا دەڵێن درێژە بە کار و خەباتی سیاسی خۆیان دەدەن دژی ڕژێمی ئێران، ئەمەش لە دوای 2007 کە بۆ یەکەمین جار جیابوونەوە، یەکەمین شکستی یەکگرتنەوەیانە.